بەفرە هاتیەوە ڕوستە وێرانە و لەخوای بە زیادی بی دەمێ ساوەڕێ بەفرێنەوە بەفرەکەش هاتوو هەموو جایرانە ئەوختانە تەقیبی 2 مەترە بەفرێکەتنی بەس هەو سارەکە ئەو 3 سارە بەفرەکە کمە تێگەی ئەوە بەفر ها و هەفەرادن و بە چاچۆفێ تێداوێن بانە و ژیانەکەشا بە زەحمەت بێستە کارەبان نیە نەفت نییە و ئاو نییە و تێگەی ئەوە تەقریبا 50 سانتیمێک کردێ سەرقاری ئەوەی ما ئەگە بانێک مار بوو ماری مان بوو دوایش لە 2 مارینێ بابا گودانیە ژێرن و درۆپا ناکاو دەوی بژێڕین لە دەرەوەش تەقریبی زۆر ئاکەتیە لە دەرەوە بەس لە ناوە لێرە کەماکەتی تەقریبا 50 سانتیمێک کەتیە زۆر قورسە زۆر ناڕوە یا الله طبعا ئێستا لە گوندی ڕوستین لە دەڤەری باڵەکایەتی طبعا ناوچەیەکی شاخاویە بە پێی هەڵکەوتەی جوگرافیا کە ڕێژەیەکی زۆر لە بەفر و باران لەم گوندەیە دەبارێتن و ڕێگاکان سەختە بن و ژیانی تێدا بۆ چەند مانگێک کە ژیان و گوزارانی تێدا سەخت ئەبێ بە تایبەتی بۆ هۆی بوونی سەرما و سۆڵێکی تند کەمەش دەبێتە ئەزیەت و ئازارێکی زۆر بۆ دانیشتوانی گوند وە لە ئێستادا سەرقاڵی ماشتون و پاکردنەوەی سەر ئەو بانەین کەوا بەفرێکی کەمی گرتوتەوە بەڵام خودی ناوچەکە تا دەکرێت بەرە و بەرزاییەکان بڕۆین بەفرەکە زیاتر باریوە و ڕێژەکەی زیاترە بۆیە مەزەندە دەکرێت 50 سانتیمی بەفر باری بێتن وەکو شارەزایان باسی لێواکەن بەشێکیش لە ناوچەکە تاوەکو 1 مەتر 100 سانتیم بەفری تێیدا باریوە ئەوەی ئێستاما سەرقاڵی خاوینکردنەوەی لە ئێستادا کە دەمانەوێ بانەکە پاک بکەینەوە بۆ ئەوەی ئەم بانە دڵۆپان نەکات و ئاوەکەی نێتە ژوورەوە لە بەیانیەوە بۆ دووەمین جارە ئەم بانە پاک دەکرێتەوە لەم بەفرەی کە باریوە کە بانەکە پاک کرایەوە لە بەفرەکە و پێویستە بە باگوردانەکە بیجێڕن چونکی خودی سەربانەکەی خاو کردوتەوە پێویستە بیجێڕین بۆ ئەوەی ئاوەکەی لەسەردا بەلێژی بە ناوچەیەکی ئاسۆی یاخود بە سووریدا بڕواتە خوارەوە بۆ ئەوەی دڵۆپەی نەکاتن لە خوارەوە
ئەوە دستانە لێرە بەپڕ لە گۆڕێ و سەرمایە و جادە نییە و ڕێ نییە و ئەجا ئەمە ئەو سۆبە نەبی ئیدارە ناکەین دارە داوێنێ لە بە لێر وەنجی نووسستانە حتا بووە بوارێ سۆبەکەی هەرەگرین و بیتە خۆشی و چیس ئۆتیان ناکەین و جا و گۆری دەینین و جا ئیستراحەتێکەکەین و دەست بە کەسابەتێکەکەین شینای مینای و باخچە و ماخچە ئاوە دەین و ئیشی نەو عارێ لێرانە لە قەدیم ئەمە لێرە بووینە باو باپیرنێ لێرە بووینە و لەم ناوچای ئەژی واللهی جا سار هەیە 3 مانگ 4 مانگ جار هەیە 2 مانگ زێقەتیە و 2 مانجیش خۆشێتیە واللهی جستانە حتا دێتە مانجە ڕەشەمەیە قورسە کە گەیە مانجە ڕەشەمەیە هێدیەبی هەوای خۆشەبی ڕۆژەی لە دەرێبی ئەحێبێ و ئەمما بەخوا هەتا مانجە ڕەشەمەیە زۆر ساردە ڕێت نابی بچێ دەرێ و هەلە گوندی دەبی بۆی و بێوەتی ئەزا لەعانیش ئەمە لێ دانیشتینە و بەخۆشی بی بە نەخۆشی بی خوا پشتەوانن لۆخۆ لێرە چاکە حەبین و بەڕاستی جاروێ بەفر زۆر ئەباری زیاتر لە مەترێک بەفر ئەباری ڕێ زۆر سەختە بێت بنکەیەکی تەندروستی سەرەتایی لێ بەس تەواری ئەوان لە سمیلانێ هەیە بەرام ئەوی شۆکی پێویست نییە جاروێ بەفر زۆر ئەباری بەڕاستی جا حکوومەتیش بەڕاستی کەم تەرخەمە لە خاوینکردنەوەی ڕێگاوبان هیوادارین داوای لێەکەین ڕێگاوبانمان لۆ پاک بکەتەوە زنجیری لێدەن لە سیارەی جاروێ بە زنجیریش بەڕاستی ڕێکە زۆر سەختە دەرناچیت هەندێک جاریش دێن خاوینەکەنەوە بەرام ڕێقەپاتە بی لەوانەیە ڕۆژێک بەسەدات پەڕی ئەو جادێن ڕێخاوینەکەن و هەندێک جار شەبنی زنجیری لێدەن خەڵک ئەچی مەزبورە بە پێیاتی چ بکات ئەم ڕێگا زۆر ناخۆشە بەڕاستی لە زستانان باران بی بەفر بی دەبێ ئێمە هەر هاتوچۆ بە پێیان بکەین بۆ نمونە منداڵی کچکمان دەگەدا پۆلی هەفتە ئەو ناگات ئێڵان ئیجازە وەرگرتووە دەرسەکانی لێ ڕۆیشتووە بەڵام ئێمە گەورەین ئەگەینە مەکتەب بەڵام لەوان زۆر سەختەوان ناگەنێ هەر لەبەر ئەو منداڵ کچکانی وادارم حکوومەتی هەرێم ئۆتۆمبیلێکمان بۆ دابین بکە.